بڵاوبوونەوەی کتێبێک بە ناوی نوگرە سەلمان قەڵای مەرگ و پاکتاوی نەژادی کە لەلایەن بەڕێز سمکۆ سابیرەوە ئامادەکراوە و نووسراوە. هەڵبەت چەندین تاوانی دژە مرۆڤایەتی لە سەدەمی ڕژێمی پێشووی بەعزدا بەرامبەر هاوڵاتیانی کوردستان کراوە. چەندین چیرۆشی مەرگە سات هەیە. ئێمە لێرەدا پێویستە تا چەند گرنگە کار بکەین بۆ ئەوەی ئەم بابەتانە، ئەم چیرۆکانە، ئەم ماتەڕیاڵانە بە دۆکۆمنت بکەین و کۆی بکەینەوە جا لە دووتوێی کتێبێ یاخود لە ڕێی فیلمی دۆکۆمنتاری بێ یاخود لە ڕێی کورتەفیلم بێت. گرنگ ئەوەیە ئەمە ئەو تاوانانە ئەم جینۆسایدی کە بەرامبەر گەلی کورد کراوە چۆن لە ڕێی ئەوە شوناسی ئێمە بگەینە دەرەوە. هەڵبەت ئێمە زیاتر قسە لەگەڵ میوانەکەمانەکەین لە شاری کەلار لەسەر ئەم بابەتە. کاک سمکۆ سابیر بەیانیت باش، سوپاس کاتی خۆت بێمە بەخشی. بەیانی ئەوەش باش، بەیانی بینەرانتان باش. زۆر سپاس. کاک سمکۆ با سەرەتا لەوە دەست پێ بکەم، بە دیاریکراوی لە ساڵی چەندەوە ئامادەکاریت بۆ ئەم کتێبە کردووە؟ بەڵێ. زۆر سپاس بۆم دەرفەتە. لە ڕاستیە من توانم زیاد لە 25 ساڵە لەو بوارە کارەکەم. بەڵێ. و بە تایبەتی ئەم پرۆژەیە بۆ دوای ساڵی 2017 گەڕێتەوە کە تایدا کۆمەڵێک دەربازبانی نوگرە سەلمانم دیدارم لەگەڵیان ساز کردووە کە بەداخۆ لە ئێستا بەشێکیان لە ژیاندا نەماون و لە ماوەی 3 ساڵی ڕابردووە چاپ کراوە و ئەمە چوارەم مەراسیمە و بۆ دووەم جاریش چاپ کراوەتەوە کتێبەکە. بەڵێ. کاک سمکۆ هەڵبەت لە چەند مەراسیمە ناساندنت بۆ کتێبەکە کردووە؟ بەڵێ لە 4 مەراسیمم بۆ کردووە. لە ڕاستیە لە ساڵی ڕابردوو 2 مەراسیم بۆ کردووە لە شاری کەلار و مەراسیمێک هەر لە ساڵی پارۆ لە مانجیدا لە شاری هەولێر و ئەمە 4ەم مەراسیمە کە دوێنێ لە شاری هەڵەبجەی خۆشەویست ئەنجامماندا. بەڵێ. بەڵێ. کاک سمکۆ بە دیاریکراوی بۆچی شاری هەڵەبجەت هەڵبژارد؟ سپاس بۆم پرسیارە. لە ڕاستیە بۆ خۆی هەڵەبجە لە یەک کاتە هەڵگری چەندین دۆسیەی جینۆسایدا و بە تایبەتیش لە کتێبەکەی مندا فایلێکی تیا بوو کە پەیوەندی بە ئەنفالکراوەنی هەڵەبجە بوو. بەداخەوە ئەم دۆسیە تەنانەت لای هەڵەبجەیەکانیش تا ڕادێکی زۆر فەرامۆش کراوە بۆیە بەلامۆ گرنگ بوو لەوێش ناساندنی بۆ بکەم چکە شاری هەڵەبجەش بۆ خۆی با بڵێن کۆمەڵی ئەنفالکراوانی هەڵەبجەی هەیە و ژمارەیەک لەو کەسانێک کە لە ساڵی 1970 لە دوای ڕزگاربوونیان لە تاوانی کیمیابارانی هەڵەبجە کە ئاوارەی ئێرانە بن و کە با بڵێن بە درۆی بەعسیەکان ئەگەڕێنەوە خۆیان ڕادستی ڕژێمەکەنەوە بەڵام ئەمانە ئەنفالەکرێن و ئەبرێن بۆ نوگرە سەلمان. بەڵێ. لەوێش لەو ژمارەی کە دوور خراونەتە بۆ نوگرە سەلمان ئەوانیش تێکەڵی ئەنفالکراوانی قۆناغەکانی تری ئەنفالە بن و ژمارەیەک لەوێ دەبن بە قوربانی و ئەم فایلە لە ناو کتێبەکەما هەیە و بەشێک لەوانەیە کە توانیمە فایلەکانیمان دەستکەوێ و سیڤەکانیم دەستکەوێت لە کتێبەکە لە 4ەم بەشی کتێبەکە دامناوە. باشە. کاکسم کۆ باست لەوە کرد کە ڕەنگە هەندێکمان ئاشنا نەبوو بێتین بەسەر ئەو ئەنفالی کە بەسەر قوربانیانی هەڵەبجەدا هاتووە. ئایا ئەم گێڕانەوەی لە ناو ئەم کتێبەدا بە شێوازی چیرۆک باست کردووە یاخود بە شێوازی دۆکۆمنتاری یاخود چۆن سەرچاوەکانی ئەوە دەستکەوتەوە کە بتوانی لەم کتێبەدا هەمووی کۆ بکەیتەوە؟ من لە 20 ساڵی ڕابردوو بۆ 25 ساڵی ڕابردوو من خۆبەخشانە وەکو کەسێکی دۆکۆمنتار لەو بوارەیە کارەکەم و هەموو کارەکانی من مەیدانین ڕاستەوخۆ لەگەڵ کەسوکاری قوربانیە و هەوڵە دەم لە نزیکەوە خۆم دیدارێن لەگەڵ ساز بکەم و لە نزیکەوە هەموو ئەو نەهامەتی و دەردەسەری و ئازارەی کە ئەوان چەشتیانە بەسەریان هاتووە لە نزیکەوە تۆماری بکەم و دوجار خۆم هەوڵ بدەم گرنگترین لەو شتانە هەڵبژێرم و بڵاویان بکەمەوە بۆی دوجار ئەم چیرۆکانە لە ناو نەچن نەفەوتێن چکە ئێمە ئەزانین لەگەڵ مردنی هەر کەسێک لە کەسوکاری قوربانیان هاوکات لایانی کەم ڕەنگە دەیان چیرۆک یان چەندین چیرۆک
لەگەڵ خۆیانە بمرێ لە ناو بچێ. بەڵێ کاکسمکۆ ئەم فۆرما یاخود بڵێن ئەم شێوازە تازەیە نووسەرانی تر بەکاریان هێناوە یاخود تا چەند گرنگە ئەم شێوازەی کە بەڕێستان باستان کرد هەڵبەت کە بەشێکی زۆری مەیدانیە کە نووسەرانی تریش لە کاتی کۆکردنەوەی دۆکۆمنت و بەڵگەنامەکان پشتی پێبەستن. لە ڕاستیە کاری دیکۆمنتاری لە هەموو کارەکانی تر گرنگە چکە لە بیرمان نەچێ ئێمە کارێکی دیکۆمنتاریەکەین دوجار ئەم کارە لە هەموو کارەکانی کە ڕاستینەی تیا زیاترە سەدقی زیاترتیەوە ئەبێ بە بەڵگە و دیکۆمنتێکی ڕاستەقینە و لە کاتی پاراستنیە دوجار تۆ ئەتوانی لە هەموو کایەکانی ژیانی کۆمەلگا لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی هونەریەوە لە ناو ئەم کایانە جێگەی بکەیتەوە بۆ نمونە کاتێک تۆ لە بواری جینۆسایدا دیکۆمنتێکی باشت لە بەردەستاوە چیرۆکێکی زۆرت کۆ کردو تۆ دوجارەتوانی لە ڕێگەی هونەرەوە بە تایبەتی لە ڕێگەی سینەماوە ئەمانە بکەی بە سامپڵی ئیشکردن بۆیە دیکۆمنت دایکی هەموو فۆرمەکانی کارکردنە لە بواری تاوان و جینۆسایدەکان ئەم ستایلێ منیش کارم کردووە ڕاستە و خۆ لەگەڵ کەسوکاری قوربانی یعنی من هەمیشە وتومە هەموو ئیشکارکردنێک لەبارەی جینۆسایدەوە زۆر گرنگە بەڵام لە بیرمان نەچێ بە دیکۆمنتکردن بۆ هەمیشە ئەم چیرۆکانە ئەپارێزە بۆ هەمیشە لێناگەڕێ ئەم دەردەسەری و ئەو ڕابردووە تاڵێک کە بەسەر ئێمە هاتووە لە ناو نەچێت. بەڵێ کاکسم کۆ لە کاتی کۆکردنەوەی ئەو دۆکۆمنتارانەیە هیچ ئاستەنجێکت بۆ دروست بووە هەڵبەت کۆکردنەوەی دۆکۆمنتاری خۆی لە خۆیدا کارێکی قورسە بڵێ بێگومان ئەگەر وەکو ئەزمموی خۆم لە ماوەی 25 ساڵی ڕابردوو هاوکات لەو پرۆژێ و چەندین پرۆژەی تر بێگومان ئاستەنگ دروستە بێ لەبەرەوەی بەڕاستی هەندێک جار کەس و کاری قوربانی نایەوێ بگەڕێتۆ ناو ئەم دۆخی ئەم مێژووە سەختە بە ئازاری زۆرە یادەوەریی تاڵە و کۆمەڵێک یادەوەری سەختی لای جێهێشتووە بۆ نمونە کاتێک تۆ لەگەڵ دایکێکا لەگەڵ کەس و کاری قوربانیە دیمانەیەک دیدارێک سازەکەی ئەیگەڕێنی تۆ بۆ هەمان دۆخی 37 ساڵی ڕابردوو ئەیگەڕێنی تۆ بۆ هەمان دۆخی ئەو تراژیدیای کە بەسەری هاتووە بۆیە بەڕاستی ئەمە زۆر سەختە تۆ چرکە ساتێکی بۆ دروستەکەیتەوە کە لە چرکە ساتی 37 ساڵی ڕابردووە هاوشێوە بێ بۆیە ئازاری زۆرە بەڕاستی هەمیشە زۆرێک لە کەسوکاری قوربانیان خۆیان لەم دیدارە ئەپارێزن و بەڕاستی بەلایەنەوە سەختە بگەڕێنەوە هەمان ئەو دۆخەکەەوە کە باسم کرد بۆیە گرفت بۆ ئێمە دروستەکان لەوەی کە ئەوەی ئێمە دەست بە دوایە گەڕێن دەستمانەکەیەوە کۆمەڵی خەڵکیش شاید حاڵی زۆر گرنگکەن و چیرۆکی زۆر گەورە و سەختیان لایە بەڵام دوجار لەبەر ئەوەی کە تووشی باری نالەباری تەندروستی بوون و بەرگەی جێڕانەوەی ئەو چیرۆکانە ناگرن و بەرگەی قسەکردن ناگرن لەسەر ئەوەی کە بەسەریان هاتووە لە ساڵانی ڕابردوودا. بەڵێ کاکسم کۆپ ئەم کتێبەی بەڕێستان لە 3 ساڵ لاپەڕە پێکاتەوە بێگومان ئەمە عەدەدێکی زۆرە ئایا دوای چەند ساڵ توانیتان ئەم کتێبە بە چاپ بگەێنن؟ پرسیارێکی زۆر جوانە خاتونی بەڕێز لە ڕاستی ئەمە یەکێک لە گرفتەکانی ئێمە وەکو ئەو کەسانێکە خۆبەخشی ئیشەکەین یەکێک لە گرفتەکان ئەوەیە کە بەڕاستی لامان لێ ناکرێتەوە واتە من وەکو کەسێکی خۆبەخش کاتێک من ئەم کتێبە ئامادە ئەەکەم و بە هەوڵ و ماندووبوونێکی زۆر خەڵکانێک بە خۆڕایی دیزاینم بۆکەن خەڵکانێک بۆ نمونە هەڵەچنم بۆکەن لایانی ڕێزمانیە گرناستەوە بەڵام دوجار سەیرەکەی دامەزراوەکانی ئێمە لای لێ ناکەنەوە دەست بۆ چاپکردنی ناکەن ینی من ئەمە دووەم جارە چاپم کردوتەوە بە زیاد لە 1000 دانە بۆ 4 مەراستیم بەڵام تەماشاکەی کەسانێک چاپیان کردووە لە دەرەوەی دامەزراوەکانی حکوومەتن چاپی یەکەم بەڕێز کاک تەحسین قادر کە کەسایەتێکی نیشتیمانیە بۆی چاپکردم وە جاری دووەم ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی سپۆنسەری کردم لە کاتێکە ئەمە ئیشی دامەزراوەکانی ئێمەیە
ئیشی وەزارەتی ڕۆشنبیری و وەزارەتی شەهیدانە کە بێن ئەمانە لە ئێمە وەرگن ئێمە کارەکانیان بۆکەین تەنها چاپکردنەکە ئەمێنێ لە کاتێکا چاپکردنەکەش ناگرن ئاستەوە. بەڵێ کاکسم کۆ وەک بەڕێزت ئاماژت پیا لە سەرتاوە ماوەی 25 ساڵت خەریکی کۆکردنەوە و کۆکردنەوەی دۆکۆمنت و دیداری مەیدانیت. پرسیارەکەم ئەوەیە تا چەند گرنگە فیلم سازان ئەم بابەتانی تۆ ئەم مەتریالانی لای تۆ بکەنە فیلمی سینەمایی یاخود فیلمی دۆکۆمنتاری هەڵبەت لە هۆلۆکۆسدا لای هەمووان ئاشکرایە کە بەدەیان فیلم لەسەر لە ناوبردنی جوولەکە لەلایەن هیتلەرەوە ئەنجام دراوە. تا چەند گرنگە ئێمە لە ڕێی فیلمەوە لە ڕێی کللتورەوە شوناسی خۆمان بگەینە دەرەوە یاخود هونەرمەندان داوایان لێ نەکردووی کە ئەم بابەتانی لای تۆ هەیە ئەم مەتریانە لای تۆ هەیە بکرێتە پرۆژەیەکی سینەمایی لە داهاتوودا؟ بەڵێ لە ڕاستە زۆر گرنگە ئێمە بەهۆی سینەماوە قەرەبووی شکستەکانی ڕابردوومان بکەینەوە واتە سینەما ئەتوانێت قەرەبووی هەموو ئەو کەم و کوڕ و کێماسیانەمان بۆ بکە کە لە ڕابردوو لە سەردەستی خۆمان ئەنجام درراوە لە ئەنجامی بێباکیمان لە ئەنجامی کەم تەرخەمیمان بەڵام سینەما هەنگاوێکی زۆر خێرایە سینەما چارەسەری کۆمەڵێک گرفتت بۆ ئەکات کە تۆ لە ڕابردووە دەست بۆ نەبردووە سینەما زمانێکی جیهانی هاوبەشە لە نێوان هەموو شوناس و نەتەوەکاندا بۆیە بەڕاستی زۆر گرنگە دامەزراوە نیشتیمانیەکانی ئێمە لەسەر ئاستی باڵا بیر لە وەڵامی ئەم پرسیارەی جەنابەت بکەنەوە کە بۆچی تا ئێستا لە ڕێگەی سینەماوە ئێمە ئەو هەموو مەتەریاڵەمان هەیە ئەو هەموو چیرۆکەمان هەیە بەڵام هاوکات لەگەڵ ئەوەی چیرۆکمان زۆرەوە دۆسیە جینۆسایدیشمان زۆرە بەڕاستی دۆسیەکانی جینۆسایدی گەلی کورد لە باشووری کوردستان بەشی دەیان و سەدان فیلمی سینەمایەکە لەسەر ئاسی هۆڵیوود لەسەر ئاسی فیستیڤاڵە نێودەوڵەتەکان کە نمایش بکرێن بەڵام ئەوە ئەگەڕێمەوە سەر ئەو کەم تەرخەمەیە کە لە ئیشکردنی ئێمەیە هەیە بەڕاستی تۆ تەماشاکەی بواری هونەر لەم وڵاتە بەرەو پوکانەوە ڕوا و لە ڕێگەی هونەری سینەماوە ئەکرێ وەکو باسم کرد ئەم گرفتانە بۆ ئێمە چارەسەر بکرێەوە دۆسیەکان لە دۆخێکەوە بەرینە دۆخێکی کە بەداخەوە لە دۆخێکی زۆر خراپدا لە بەرەوەی دوجار وەکو باسم کرد ئێمە نامانەوێت دۆسیەکانی جینۆساید لەسەر ئاستی لۆکاڵی و هاوکات لەسەر ئاستی نێودەوڵەتی دۆخەکەی بگۆڕێەوە بە جۆرێک بناسرێکە خەڵک هەموو لە دۆسیەکانی خۆی لە ڕابردووی خۆی لە مێژووی خۆی تێبگات. بەڵێ کاکسم کۆ من دوو پرسیار دەکەم بە پرسیارێک و ئاراستەی جەنابچانی دەکەم یەکەم ئایا ئەم کتێبە چەند ڕێژەی لێ چاپ کراوە و دووەمیشان بەڕاستی مەراقمانە بزانین ئایا ئەم کتێبە تەنها دۆکۆمنتار و بەنووسین شتی تێدایە یاخۆت هیچ وێنەیەکیشی تێدایە خۆزگە بریایەک بەڕێستان لێرە بوونێ و نوسخێک لە کتێبەکەمان لا بووە ڕوبڕێ و پرسیارەمان ناکریدەوە بەس ئەگەر بتوانی بە کورتی وەڵامی ئەومان بیتەوە. لە ڕاستیەوەکو باسم کرد هەردوو چاپەکە 1000 دانەی لێ چاپ کراوە لە 4 مەراسیم بەشداریم پێکردووە و ئەگەر باسی بەشەکانی کتێبەکە بکەم بریتێ لە 4 بەش لە بەشی یەکەمدا هەوڵم داوە قەڵای نوگرە سەلمان زۆر بەوردی بناسێنم بەپێی ئەو هەموو بەڵگەودی کۆمنتانی لەسەر قەڵاکە دەستم کەوتۆ چکە ئێمە لە یادمان نەچێ قەڵای نوگرە سەلمان دوو قەڵابوون قەڵایەک لە ناو قەزاکە کە ساڵی 20ەکان دروستکراوە لە سەردەمی جەنجی کۆتایی جەنجی جیهانی یەکەمدا دروستکراوە لە ناو قەزای سەلمانە بەڵام قەڵای دووەم کە لە دەرەوەی قەزای سەلمانە لە کۆتایی هەفتاکان و لە سەرەتای هەشتاکانەوە دروست بووە من لە بەش یەکەمە بەوردی باسم لەو دوو قەڵایە کردووە لە بەشی دووەم دیمانەی 14 کەسەکەیە کە هەر 14 کەسیان لە قۆناغی سەی تاوانی ئەنفال زیندانی کراون و براون بۆ ئەو قەڵایە لەگەڵ کەس و کارەکانیان لەگەڵ خەڵکی ناوچەکەیان بەشی سێەم بریتە لە ئەلبومێکی وێنەی کە کاکسم کۆ من دوا پرسیارت ئاراستاکەم هەڵبەت ئەگەرسانە پرسیاری نەمابێت بە کورتی ئەگەر وەڵام بیتۆ لە بەرەوەی کاتمان کەمە جگەل هەڵەبجە بەنیازی ڕێ و ڕسمی ناساندن بۆ ئەم کتێبە لە شار و ناوچە جیاوازەکانی تری هەرێم کوردستان ئەنجام بدەیت یاخود بەرهەمی تازت لە داهاتوە چیە بێت چ پرۆژەیەکت بەدەستەوەیە ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە فەرموو. من تەنها وەڵامی پرسیارەکەی ڕابردوم تەواو نەکرد
کتێبەکەی من بریتە لە 4 بەش وەکو بەشی سێم باش. ئەلبومێکی وێنەیە بریتە لە هەموو ئەوانەی کە لە نوگرس بەشێک لەوانەیە کە لە نوگرە سەلمان گەڕانەوە بەداخەوە لە ژیاندا نەماون لە بەرۆی بەشێکی زۆریان دیداریان لەگەڵ ئەنجام نەدرابوو. بەشی چوارەمیش بە کورتی باسیەکەم ئەوەیەکە وەکو باسم کرد لە سەرتاوە مەلەفێکی تایە دۆسیەکی تا پەیوەندی بە ئەنفالکراوانی هەڵەبجەوە. سەبارەت بە وەڵامی پرسیارەکەشت لە ڕاستیا من تیراژی نەما ئەگەر سپۆنسەر هەبێ لەوانەیە هەوڵ بدەم لە شوێنی کە بە تایبەتی لە چەمچەماڵ لە شارەکانی تری کەرکووک لە شارەکانی دۆک و ئەوانە، بەڵام ئەمە دوا دەرفەتی من بوو لە بەرۆی ژماری کتێبەکانم تیراژەکەی نەما. باشە. سەبارەت بە کاری داهاتوم پرۆژەیەکی گەورەیە کە بۆ ماوەی 2 ساڵە خەریکم لەگەڵ تاقانێکی ئەنفالدا بە ناوی کاگوا بەحمەد لەسەر بنەچەستڕاوەکان لە تاوانی ئەنفالدا لە ناوچەی داویە کە پرۆژێکی دیکۆمنتاریە ماوەی 2 ساڵە خەریکین کۆکردنەوەی ئاماری ئەو کەسانەی کە خانەوادەکانیان کەسیان لە ژیاندا نەماوە واتە بنەچیان سڕاوەتەوە کە لە داویە بۆ خۆی زیاد لە 200 خانەوادا بنەچیان سڕاوەتەوە کەسیان لە ژیاندا نەماوە. ئەم 200 خانەوادێ بەشێکی زۆریان هیچ موچە و ئیمتیازاتێک لە حکوومەتی هەرێمە وەرناگرست و دمەد نابن. بەڵێ بەڕێز سمکۆ سابیر سوپاس کە ڕاستەوخۆ لە کەلاری ئەزیزەوە لەگەڵمان بووی. خەرمان بەرەکەت.